بۆیە ئافرەتێکی وەکو سلاوتەر کانت کە بەرپرسی یعنی مدیری پلاندانانی سیاسەتی وەزارەتی خارجی هەموو ئەمریکایە. ئەمریکا خۆی ئەتوانی بڵێ دەوڵەتێکە، بەڵام وەزارەتە خارجەکەیەتی دەسە بە ئەگەر لەو سەرۆگاتە یابان و لەو سەرۆکاتە ئەمریکای جنوبی دەست بۆ هەموو شتێکە بە ئەم ئافرەتە بەرپرسی پلاندانانی ئەم وەزارەتەیە. لە ئەخیرا گەیشتە چی؟ لە ئەخیرا گەیشتە ئەوەی کە پرۆژەیە تەقدیمی حکوومەتی ئەمریکا بکە. پرۆژەکەی چی بێ باشە؟ ئیستیقالەکەی بوو. تی داوای لێبوردنەکەم، من ژنی ماڵەوەم مناڵم هەیە ناتوانم میشە بەردەوام بوو. لەوانەشە دوو مناڵیە بێ. عەجیبە بۆ چکە ئەم ئافرەتە هەست بە بەرپرسیارەتیەکە. ئافرەتێکی تر کە ئەندامی پەرلەمانی بەریتانیا لیویزا منتش ئەویش هەستا ئیستیقالەکەی خۆی لە پەرلەمانی بەریتانیا پێشکەش کرد، وتی من ناتوانم ئیشی ماڵ و ئیشی دەرەوە کۆکەمەوە، زۆر داوای لێبوردنەکەم. تەحەدای و ئافرەتانە ئاکەم کە ئەمڕۆ بە دیار وەزیفەیەکەوە دانیشتون، ئیشان بەقەدر ئەم ئافرەتانە گەورە بوون و ئیشان مناڵیان بلەکە لەم ئافرەتانە کەمتر بێ. بەڵام ئەمە هەست بە بەرپرسیارەتیە، ئەمە چێتە ماڵەوە. ئەمە دوو قومبولە بوو لە ئەمریکا و لە بەریتانیا لە دوو زلهێزی جیهانە تەقیەوە بۆی کە فێرمان کات. ئەم ڕەئەکە ئینسان گەیشتە فترەتێکی سەحیح خۆی پێیەگا، خۆی ئەگاتە و قەناعەتە کە باشترین شتێک بۆ ئافرەت ماڵەکەیەتی. جالاوانەکەی ترا بە پشتیوانی خوای گەورە باسی بەرهەمی هەردوو لاکەم، بزانم هەردوو لا چ بەرهەمێک ئەهێنە ئاراوە.